ساڵتان لەوێ بینێرانی پایتەخت میدیا لە دوای ئەو شەپۆلە بارانبارینە کە هەتا ئێستاش بەردەوامە زۆربەی تافگە و کانی و سەرچاوە ئاویەکان سووری دارێ سۆران بوژاونەتەوە. ئەمە تافگەی کانیمارانی بێ ئەوترێت لە دوو ڕۆژی ڕابردوو لەگەڵ هاتنی ئەو شەپۆلە بارانبارینە دیمەنێکی هێندە جوانی بێرە بەخشیوە ئەوەی هەر ڕێبوارێک کە بێرەیە گوزەرەکە یان پێیدا تێدا ئەپەڕێت ئەستەمە بتوانێت بڕوات و لانەداوە وێنەی یادگاری نەچرکێنێت. خەڵکێکی زۆر لێرەیە هەم گەشتیار و هەم ڕێبوار ئەگەر لە دیمەنەکانی شادیار بێت ئەوەی ئەیبینیت یانی کە بێریا ڕۆشتووە وێنە یادگاری لێرە ئەچرکێنێت و دیمەنەکان تا بڵێ جوانن لە هەموو لایەکی ئەو شاخەوە ئاو دێتە خوارەوە. ئەنی ئەم دیمەنانە ڕەنگە لە ساڵی 2019 کە بەو شێوەیە لە نێو ڕێگای گەلی عەلیبەگ و سنووری ئیدارەی سۆران مەگەر بەو شێوەیە بێت لە ساڵانی ڕابردوو ئاوا بەو شێوەیە کانی و تافگە و ڕووبارەکانیش بەو شێوەیە نەبوژانێتەوە ئاویان زۆر نەبووە. جا من گفتوگۆ لەگەڵ کاسبکارێکی ئێرە ئەەکەم هەنێک زانیاری نەبیسترا و گوتراوی لایە لەسەر ئەم تافگەیە کانی پێ ئەوتیان تافگە کاکرێ بەستاوڵی بێت. ئەگەر پێما بڵێیت پێش ئەوەی باسی بکەین سەروی ئەمە کە خۆت ڕۆشتی لە نزیکەوە بینیوتە چۆنە و شێوەکەی چۆنە؟ سەرەتا بەخێراتنە دەکەم قەڵاوجوانەکەتان دەکەم. خۆی ئێرە مێژوێشی دوور و درێژی هەیە لەوانی بۆ چاڕوونیتان چەند جارێک کە ئێستاشکە تێکتم بۆی بەجەنابێت. ئێرە کانیە وەکو سەرچاوە کانیەشی مێژوویە بە هەزاران ساڵ با و باپیری مەهەل لێرە بوویە. وەختی خۆی لەسەر ئێسماقیان کردێشین هاتیان کردێشتیان کردیە بە حکمیەوەی کەسیش نازانین سەرچاوەکە مەسەن کانێشی تەبیعیە و چەند جاریش لایانی پەیوەندیدارن ئاگادار کردەوە کە بێت و مەسەن هاوکاریمان بکەن کە هاوینان کە دەبینی ئاوەکە لێرە دەڕژێت کە بێت و گەلی حەوزێکی جوان چاکەی مۆدێرن چاکەی هاوینانیش ئەو ئاوە هەردی بەس هاوینان کە ئاوەکەی دەستێتەوە دێتە بن ڕووبارەکەی ئەگەر بێت و مەسەن لایانی پەیوەندیدا هاوکاریە کەم بکەن ینی شتێکی جوان دەبی هاوینانیش ئاویتە بەس نابیندرێت لە سەرچاوەیەکی زۆر مێژووی هەیە ئاوەکی زۆر باشی تێدا وەکو چەند جاریش ئەمن داوام لێکردین لایانی پەیوەندیدار ئەگەر بێت و هاوکاری وعدیاندایە بەس وەکو شتەکە دەگاندە سەر وعدەکە کە بێت و مەسن تافگەیەکی دەستکردیە دروستکرا ئەوە تافگەیەکی تەبیعیە نەقە تاسی لێ نەکارەبایدە هیچ شتێکی ناوێت یان ئەگەر بێت و حەوزەشی دوان چاکرد دوو مدرین چاکەی ئەو ئاوە نەستەبنی ئەو ئاوە هاوینەشە ئەلی دەتوخوارێت ئەگە ئاماژەت پێکردی هاوینان ئاو لەو بنەیە هەموو ئاوی ئەو کانی دەتوخوارێت هاوینان ئێرە بکە تافگا هەموو ئێرەیە ئەو سەیرانگەش کە مەسن سەیرانگەی مەحەدەر هاوینش ئەو ئاوە بەردەوامە و یعنی لێرە لە گەری عەلیبەگ لێرە لەو دەستی ئاڵایی زیاتر نەبی لەگە کانی مارانێ ئێرە سەرچاوەیەکی کانی لێدەنە هەمووی سناعی هیچی تەبیعی نییە ئەو کانیە و کانی ماران ناوێکتر باسکەرەوە گوێم لێ بۆ لە ڕدینسپەکان پێیان گوتێ مەسەرەن ئێرە چلکەزی ناوی چلکەزی بووە بەڵام بە حکمی وەی مەسەن هەگوتیان کانی ماران ئێرەش کە ناوی ڕۆژێرە بە کانی ماران ئەساڵ ئەبینی ئەنی ڕەنگە دەی دڵخۆشی بێت بەتایبەت بۆ گەشتیار خۆتان خاوەنی کەفری گەشتیارین ئەم ساڵ چاوەڕێی چێکرد بۆ گەشتیارە بەخوای چاوەڕێەوەی دەکەین مەسەن ساڵێکی خۆش بێت الحەمدولیلا ئێمەش ئامادەکاریمان کردو بە هەموو شێوەیەکی پێشوازی لە گەشتیارەکان بکەین و لە خزمەتیان دابین. بینەری پایتەخت میدیامە تاکە شوێن نییە کە ئاوی بەو شێوەیە بژاوەتەوە تافگەی هاوینەواری بێخاڵ جوندیان و گەلی عەلیبەگ و ڕووباری گەورەی باڵەکایەتی ڕووباری دۆڵی ئاڵانە کە ساڵانی ڕابردوو بەتایبەت پارساڵ کە بەهۆی کەمی بارانبارینەوە ئاویان کەم کردبوو. ئەمەش نمونەیەکە لەو تافگانە کە دیمەنێکی جوانی بێرە بەخشیوە و خەڵکێکی زۆر ڕووی تێدەکات.